بینەرانی بە ڕێزم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت ڕۆماڵی ڕاستەخۆیە نارتی لە سەبار و دۆخی ئێستای عێراق و کوردستان لەگەڵتان بەردەوامە. لێرە ماوەی کاتژمێری داهاتوودا بە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا جەعفەر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بەڕێز دڵشاد وەسانی بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی خەبات کە لە شاری هەولێر ڕاستەخۆ لەگەڵماندایە هەوڵ دەدەین قسە لەسەر کۆدەنگی و یەکدەنگی سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان بکەین کە لە ئێستادا ئەوەی بووە مای خۆشحاڵی بەشێک لە هاوڵاتیان ئەوەیە کە زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیشەوە کۆدەنگ و یەکدەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانەیە کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەن. ئێمەش دەپرسین ئایا بەڕاستی لایەنە سیاسیەکانی کوردستان لە ڕووی سیاسی و سەربازیەوە کۆدەنگ و یەکدەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەن. ئایا گەرانتی چییە بۆ ئەوەی دوای کۆتایی هاتنی ئەم کێشەیە ئەم کۆدەنگی و یەکدەنگی کە ئێستا بەشێک لە هاوڵاتیان باسی لێوە دەکەن وەک خۆی دەمێنێتەوە و جارێکتر لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتیش لایەنە سیاسیەکان لە پارچە جیاوازەکانی کوردستاندا ناکەونەوە ناکۆکی و ململانەیە لەگەڵ یەکتریدا. ئایا مانەوەی ئەم کۆدەنگیە لە داهاتوودا دەبێتە هۆکاری سەرکەوتنی و بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کە ماوەیەکی زۆرە بەهۆی ململانی سیاسی چەند لایەنێکی سیاسیەوە نەتوانراوە ببەسترێت. ئەم کۆدەنگیە لە ئێستادا سوودەکانی بۆ کورد دیارن، بەڵام ئەگەر لە داهاتوودا بمێنێتەوە و زمانی ئەوە بکرێت کە کورد لە هەر چوار پارچەی کوردستاندا یەکدەنگ دەبێت، سوودەکانی بۆ کورد چی دەبێت؟ ئایا تەنها سوودی بۆ هەرێمی کوردستان دەبێت یاخود بۆ پاشەکانی تری کوردستان؟ بەخێراتنی هەردوو میوانە بە ڕێزەکەمەکەم مامۆستا جەعفەر ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێت بۆ ستۆدیۆ. کاک دڵشاد جەنابیشت بەخێر بێت بۆ ئەم ڕووماڵە تایبەتەی NRT. سواز بۆ ئامادەبوونت. بەڵە پێچێت کێشەیەکی دەنگ هەبێت. مامۆستا بەڕاستی ئایا ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان کۆدەنگ و یەکدەنگن لەو هەڕەشانەی کە ڕوبەڕووی هەرێمە بێتەوە؟ خۆی هەڕەشەیەکی گەورە هاتوتە سەر هەرێم. ئێمە تا چەند ساڵێک لەوە پێش زۆر هێزی سیاسیە بۆ لە کوردستانە پێی وابوو هیچ مەترسیەک لەسەر کوردستان نەماوە، کوردستان ڕزگار بووە، ئێمە هیچ کێشێکمان لە ڕووی بڵێن ئاسایشەوە هیچ شتێکی ئەوتۆمان شتێک نییە کە بڵێن ئەمە مەترسیە بۆ سەر هەرێم. بەڵام ئێستا دەرکەوت هێشتا هەڕەشێکی یەکجار زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە و من پێم وایە ئەو هەڕەشەیە تا ماوەیەکی تریش بەردەوامە بێ. ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە بە تایبەتی پاش ئەوەی ئەو هێزە سیاسی کە یان هێزی ترۆریستیە بەیان من لەگەڵەوەش هەر لایەنێکی سیاسیە ناتۆم بڵم بەستەنە ئەمە هێزێکی ترۆریستیە. ئەم هێزە یەکەمین جار کە هاتە ژوورەوە خەڵک پێی وا بوو من بەس تەنها ناوچە سونی نشینەکان داگیرەکات و ڕەنگە هەوڵێکیش بدرێت لەبەرەوەی هەندێک لایەنی سیاسیە بۆ وەکو حزبی بەعس ئەوانیان لەگەڵ بوو خەڵک پێی وا بوو ئەمانە بیانە بڕن بۆ بەغا و لە بەغا کۆنتترۆلی وەزای بەغا بکەن و هەوڵدن بەغا ینی وەکو جاری جاران داگیرکەن و جارێکی تر دەسڵات بەسەر عێراق بسەپێن. بەڵام ئەو ینی بۆ چوون و تێگەیشتنە دەرکەوت وا دەرنەچوو بەو شێوەیە لە زۆربەی ناوچەکان پەلاماری هەرێمی کوردستانیاندا و ئەو وەزعی کە ئێستا دروست بووە ئەوەش ینی وای کردووە هێزە سیاسەکان خەڵک هەمووی حەماسێکی یەکجار گەورە هەیە و ئێستا من پێم وایە من ینی ئەوەی کە من بۆ خۆم تێبینیم کردووە لە کەناڵە ڕۆژاوایەکانەوە زیاتر ئەوان ئێستا پشتیوانێکی یەکجار فراوان هەیە بۆ کێشەی گەلی کوردستان و لە ئەوروپاش ئەتوان بڵێم حەماسێکی یەکجار زۆر هەیە چ لەلایەن کوردەوە چ لەلایەن باشە ئەمە ئەتوانین بڵین کۆدەنگی و یەکدەنگی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست کردو. ئێمە باواز لە لایەنە شعبیەکە بێنین لایەنە میلیەکەی سەر شەقام کە هەمووی حەماسی هەیە و هەمووی ئێوێ ڕوبەڕووی هێزە بوەستێتەوە. ئێمە ئەگەر کۆدەنگ نەبین چیەکەین؟ ئەبێ کۆدەنگ بین چونکە لە هەر بڵێن بابەتێکە لە داهاتوویەتە پێشەوە چ ئەوەی کە ماوەیەکی تر حکوومەتی عێراق دروست بێتەوە کورد بەشداری تیا بکە ئەبێ
لێوێ کۆدەنگ بین چ لە ناو پەرلەمان چ لەگەڵ حکوومەتە کۆدەنگی نەبێ زەرێکی زۆر گەورەی تێەکەین من پێم وایە هێزە سیاسەکان هەر لایەنێک چەند تەنازل کە ئەوەنە گەورەی خۆی پیشانەدا و ئەوەندە لە ناو خەڵکە جەماوەری زیاترە بێ بە پێچەوانەشەوە ئەو هێزە سیاسیانەی کە بە گرژیەوە سەیری ئەو کۆدەنگی و یەک ریزی ئەوانەکەن من پێم وایە تووشی زیانی گەورە بێ کەسێ بە گرژیەوە لێ بڕوانێ من هەروەکو هینم یان کەس من نبینێ بڵێم من ئەوەی کە گرژیشە ناڵێ من گرژمەوە ئەڵێ لایەنەکەی تر گرژە یان من یان نامەویستە لەم چرکە ساتەیە باسی شتێ بکەم کە بڵێن بە قازانجی خەباتی گەلەکەمان نەبێ من بە پێچەوانەوە ئەوەی کە هەستم پێ کردووە ئەوانەی کە لە ناو سەنگەران بە ئەو پەڕی حەماسەوە ئەچنە سەنگەرەوە پێویستە لایەنە سیاسەکان ئەوانیشە بە هەمان شێوە وەکو تا ئێستا بەرەکانی شەڕ ڕاگیراوە چونکە یەک درزی بچووک کافێ بۆ ئەوی بەڕاستی ئیشەکانمان هەموو ڕیسەکانمان هەموو لێو کاتە خۆی زۆر باشە دەستە خۆش بێت کاک دڵشاد جارێکتر سلااوت لێ بێت ئێمە لای جەنابێت تا چەند پێ دوایە کە لە ئێستادا لایەنە سیاسەکانی کوردستان کۆدەنگ و یەکدەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووەوە ئایا پێ دوایە ئەم کۆدەنگی و یەکدەنگیە لە دوای ئەم کێشەیەوە بەردەوامە بێت؟ بەڵێ سوپاس بۆ ئێوە کاگڕوار من لە سەرتاوە پێم وایە بەنسبەت کۆدەنجیەکە دووشتی گرنگ کێدەی بە ڕەچاوی بکەین ئەویشانەوەیە کە مەترسیەکان هاتنە پێشەوە لە عێراقدا و بە تایبەتی کە لە دوای نۆی حوزێرانەوە ئێمە بووینە جیرانی هێزێکی گەورە کە دەتوان بڵێم دەوڵەتێکی تیرۆریستی حتمما ئەوە ئاماژەی ئەوەی پیشاندان کە ئێمە جیرانێکمان هەیە مەترسیمان هەیە و ئاگر لە جیرانێک بەربێ ناکرێتەوە ترست نەبێت لەوەی پڕیشتی ئاگرەکەش بەر دەکەیت بۆیە دوو هۆکاری گرنگەیە کە پێم وایە ئەو کۆدەنجە کاریگەری خۆیە بێ و ئەسڵان ڕەنگە کار بکاتە سەر هێزە سیاسەکان بە جۆرێک لە جۆرەکان کە ئەگەر نیەتی کۆدەنجی لە نێو هێزە سیاسەکان هەبێ کاریگەریەکانی زۆر گەورەترن بۆ نمونە ئەوانی ژێکیان ئاستی شەقامە میلەتە خەڵکە کە خەڵک بە یەکدەنگ بەڕاستی حەز لەوە دەکەن کە هێزە سیاسەکانی یان ئەتوانە بڵم ئەستان خەڵک پێش هێزە سیاسەکان کەوت خەڵک کۆدەنجێکی گەورەی پیشاندا کە پێویستیان بەوەی ڕوبەڕووی هێزە ڕوبەڕووی ئەو مەترسیە بنەوە لە کاتێکدا کە قوتی خەڵکی براوە ئەمەیان لەلایەک لانی دوێمشیان لەم چەند ڕۆژەی ئاخیر کە با بڵێن هاوکاری وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەمریکا و دوێنێ و پێرەش دەرکەوت مەسەلەی وڵاتی فەڕەنسایە بەریتانیا ئەوانە وایان کرد کە کۆدەنجەکە پێم وایە کارگەرێکی باشی لەسەر بچونکە هێزە سیاسەکان دەبن ئایا هێزە سیاسەکان لە بەرامبەر ئەو دوو ڕووداوەیە خەڵک و لە بەرامبەر هێزە گەورەکانی جیهان دەکەوان تەمان هێزە گەورەکانی جیهان ناتن پێمان بڵێن ئێوە کۆدەنگنینەوە ئێوە حەزابی سیاسیتان زۆر ئەوان هاتن تێبینی قەزیەکی گەورەیان کرد کە خەتەرێکی گەورە لەسەر لێرە هەیە و پێشیان وایە بە نسبەت خۆیان کە شەر لەو ناوچێ دەکرێت شەڕێکە وەکو زۆر لە سۆرۆکی وڵاتانە کە ڕانگەیاندووە دەڵێن ئێمە بە تایبەتی وەزیری خارجی فەرەنسا کە لێرە بە پێوا بۆکە ئەو شەڕە دەکرێت شەڕێکە شەڕی ئەوانیشەوە شەڕێکە لە پێناوی ئازادی شەڕێکە دژی تیرۆر شەڕێکە لە کوردستان دەکرێت دژی تیرۆرێکی گەورەکە لە ڕوبەڕووی جیهان زۆر گەورن سیاسەکان هەست دەکەن ئەگەر یەکدەنگی هێزە سیاسیەکان نەبووایە سەرجەم هێزە سیاسیەکان تەنانەت هێزە سەربازیەکانی ئەحزابی پارچەکانی تری کوردستانیش کە ئێستا هاتوونەتە بەرەکانی شەڕەوە و لە دژێ و هێزە وەستانەتەوە ئەگەر ئەمە نەبوایە ئەو پشگیریە نێو دەوڵەتیە بۆ کورد ڕووی ئەدا بەڵە خۆی ئێمە لەبەرەوە هەندێک مؤسساتمانێ ڕاست ئەگەر ئێمە کۆدەنجی هێزە سیاسەکان تەواویش نەبوو بەڵام لە بیدایەتە هەست پێ دەکرا ینی هەست دەکرا کە بەرەو ئیتیزاها دەڕۆ چونکە مەترسیەکە زۆر گەورە بوو وەک هەمووشمان بینمان ئێستاژ ئەو مەترسی هەیە لەبەرەوە ینی مەسەلەی کۆدەنجەکە ئەوە شتێکی حتمیە دەبێتە پێشەوە و هێزە سیاسەکانی وڵە پارچەکانی تریژ وە من دەڵێم زۆر بەداخەوە حەقنی ئێمە لە کوردستان بە هەموو پارچەکانیش کاتێک مەترسی دێتە سەرمان هەر چەندە ئەوەش گرنگە کە مەتریسێک ڕوبەڕوومان نەبێتەوە هەموو هێزە سیاسەکان کۆدەنگ بن بەڵام عادەتەن وا بە کە سەیری مێژوو دەکەین زۆر جار کە تا مەتریسەکە نەیە ئێمە کۆدەنجی هەست پێ ناکەین هەتا خەتەرێک ڕوبەڕوومان نەبێتەوە کۆدەنجێک نییە کە لە کاتێکدا مەفروزە ئەو کۆدەنجیە هەموو کاتێک هەمان بێ و کۆدەنجەکە بە ئاستێک بێت تەنانەت ئێمە ئەگەر شەڕشمان ڕوبەڕوو نەبێتەوە ئەگەر داعشیش نهات بێتە پێشەوە ئێمە بەرامبەر بە بەغدا بۆ نمونە لە باشوور زۆر پێویستیمان بە کۆدەنجی بووە و زۆر پێویستی بوو کە هێزە سیاسەکان بەڕاستی یەکدەنگ بن دەتوانە بڵێم هێزە سیاسەکان لەمڕۆ زۆر قەردە
کوردستانن چونکە خەڵکی کوردستان یعنی ئامادەیی تێدا هەبوو بۆ نمونە دەنگدانەکاندا ئامادە بوو یەکلایی دەنگەکانەدا و ساحەی سیاسی بە جۆرێک تەسلیمی لە هێزە سیاسەکانە کات و ئەوان بڕیای لێ بدەن بۆیە کۆدەنجیەکە مەسلەیەکە کە بەڕای من بەنسبەت هێزە سیاسەکان مەسلەیەکی زۆر گەورەیە هەر لادانێک لەو کۆدەنجێک ئەمڕۆ لە کوردستاندا دەبینرێ بەڕای من زەرمەندی یەکەم هێزە سیاسەکان خۆیان دەبن چونکە خەڵکی کوردستان ئێستا لەو ئاستا چوونەتە دەرەوە بەڕاستی کە چاوەڕێ بکەن ئایا هێزە سیاسەکان چی دەکەن خەڵکی کوردستان شتێکی وایان تەقدیم کرد کە پێم وایە هێزە سیاسەکان دەبێ لە ئاستی خەڵکی کوردستاندا خۆیان بەقەردار بنوێن. بەڵێ مامەسا کاک دڵشاد باسی لە بابەتێکی گرنگ کرد چەم کۆدەنگیە ئەبوایە پێش دروست بوونی ئەم مەترسیە هەبوایە هەمیشەش وەکو ئەو باسی کرد لایەنە سیاسەکانی کوردستان کاتێ مەترسیەکە دروسە بێ و ڕویان تێکەوە ئەبێتە مەترسی لەسەران اینجا هەوڵی کۆدەنگی ئەیەن ینی بۆ لایەنە سیاسیەکان بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان یعنی پێش دروستبوونی مەترسیەکان هەوڵی کۆدەنگی و یەکدەنگی نادادی ئەوەی بینیمان لە ماوەی ساڵی ڕابردووە بووکە هەوڵێکی زۆر درا کۆنگرێنێتەوەی ببەسترێ بەڵام بەهۆی ناکۆکی سیاسی و کۆنگرەکە نەبەسترا خۆی هەرچ من نامێ لێرە دەستکەمە شیکاری سۆسیۆلۆگیانە بۆ ئەو دیاردەیە بەڵام بنەمایی ئەوەی کە کورد ئەمەندە لێکەوە دوورەکەوێتەوە عادەتەن ئەمە شەرەفخانی بتلیسی پێش پتر لە 400 ساڵ باسی کردووە ئەوەی کورد دەوڵەتی نەبووە تو ئەگەر دەوڵەتت هەبێت دەوڵەت مؤسسات دروستەکە ئەو مؤسساتش لە ناو خۆیە کۆمەڵێک شت دروستەکە کە نەتەوە دروست بێ لە ناو دەوڵەتەکە باش 23 ساڵ هەرێمی کوردستان کیانێکی بۆ خۆی کەسی برای 23 ساڵ لە چاو ئێرانە ئێران 2500 ساڵە دەوڵەتە وڵاتێکی وەکو بریتانیا ڕەنگە 1000 ساڵ بە دەوڵەتە ئەڵمانیا نازەم 1200 ساڵ دەوڵەتە 21 ساڵ و 22 ساڵ ئەوانە ماوەیەکی هەر زۆ کەمە لە تەمەنی ینی بۆ دەوڵەتان کەمە بۆچی بۆ دروستکردنی کۆدەنگیان بۆ دروستکردن دامەزراوە خۆی ئێڵم ئەگەر دەوڵەت تۆ ئیساوە عێراق و سووریا لە چاو ئێران و تورکیا ئێران دەوڵەتێکی زۆر کۆنا تورکیاش هەر لەسەر ئەساسی دەوڵەتی عوسمانی دروست بوو ئەوش هەر مؤسساتی زۆر کۆن و هینی وای هەیە یعنی سێرەکە دوو دەوڵەتی جێگیر و ینی هینیان هەیە ینی جێگیرێکی خۆیان هەیە لە ناوچەکە عێراق و سووریا دوو دەوڵەت کە تازە دروستکراون ئەو دوو دەوڵەتش سێرەکەی پڕی لە کێشە و هەموو لەحزێکیش ینی ئەتوانرێ بڵێ ئەم دوو دەوڵەتە هەڵەوەشێتەوە بەس ئەو دوو دەوڵەتەکە زۆر زەحمەتە بۆیە کورد ینی کە لەبەرەوەی دەوڵەتی نەبووە لەبەر ئەوەی ینی ئێمە کۆمەڵێکین زیاتر ئەتوان بڵێن لە شار هەبووە بەڵام کۆمەڵی خێڵ و عشیرە توشتیوە هەبووە ئەوەی یارمەتی دروستبوونی هێزی سیاسی نادا یارمەتی ئەو نادە بڵێن تۆ کۆمەڵێکی یەکگرتووی پتەوتەیە ئەوەش وای کردووە کە بەڕاستی ینی خطابی نەتەوەی ئێمە لاواز بێ و لە ڕووی سیاسیشەوە یەکگرتوویەکی وا نەبینی کە زۆرجە پێویستە بێ ئێستا زۆرجە کە هەڕەشەیەکێتە پێشەوە ئەو هەڕەشەیە واکە خەڵک یەکگرتوو بێ کاتی خۆی لە 75 کە دەست ینی شۆڕشی کورد تووشی نسکۆ و تێکشکان ئەوانە هات سێرەکەی گەلی کورد هەموو یەکگرتوو بوو لەبەرچی لەبەر هەڕەشەی لەسەر بوو ئێستش هەڕەشەکە هاتووە پێشەوە سێرەکەی هەر لە ئەو پەڕی خەڵکە ئیسلامەکەەوە تا ئەو پەڕی خەڵکە چەپەکان هەر هەمووی یەکی گرتووە باشە بەڵام لە گەنج پیر ینی ئێمە کورد ئەزمموی ئەم جۆرە لە هاوکاری زۆرە بەڵام تا ئێستا ڕەنگەوانی لێ وەرنەگرتوێت ینی لە کۆنیشە بۆ نمونە سمکۆشکاک بەهانای حکوومەتی مەلیک مەحموودەوە هاتووە بۆ نمونە مستەفا بارزانی بەهانای کۆماری کوردستانەوە چووە لە پارچەکانی تریشا بە هەمان شێوە ینی تەجروبەی ئاوا هەبووە بەڵام بۆ لە حاڵەتی دروستبوونی مەترسیە کە مەترسیەکە بۆ سەر هەموو کووردە ئەم هێزانە کۆدەنگە بن بەڵام کاتێ مەترسیەکە نامێنێ پەرتەوازا بن و دیسان ئەکەونەوە ناکۆکی گەڕێتە بۆی کە تۆ ئەگەر دەوڵەتت هەبوو ئەو دەوڵەتە کە باشە بەڵام دەوڵەت ینی مامەسا بم بووە دەوڵەت بە کۆدەنگی دروست نابێ یعنی ئەبێ لایەنە سیاسیەکان کۆدەنگ بن بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان کۆدەنگ بن کامانە هێزە گەورەکانی ئەم پارچانی کوردستان بۆ دەوڵەت دروست نابێت کەسی برای دەوڵات سە بڵێن وڵاتێکی وەکو چین 5,000 ساڵە دەوڵەتە ئەو دەوڵەتە وای کردووە
خەڵکەکەی ئەو خەڵکەشی وا فێری کار کردو چۆن کار بکەن چۆن باشە بەزەمە قۆناغی پەروەردەی دوای دروستبوونی دەوڵەتە ینی ئەوانش بە قۆناغی ڕزگاری نیشتمانیان تێپەڕیون شۆڕشیان کرد دوای شۆڕش خۆیانە داگیرکاری یابانی ڕزگار کرد اینجا دەوڵەتیان پێگەێنە ئێستا ئایا لە سیاسیەکان چینە من مەبەستم ئەوەیە ئیسە بڕ بوو وڵاتانی تر تەنانەت لە سەیرانێکە بۆ دەرەکەوی ئەم مەجموعە خەڵکە دەوڵەتیان هەیە ئەوەی کوردەکە ئیسا ئێمە حتا لە سەیرانیشەکە ئەچین بۆ سەیران یەکێکەڵێ بچین بۆ لای گۆژە ئەوکەڵێ بچین بۆ ئەزمەڕ ئەوکەڵێ بچین بۆ قەمچوغ هەرێکە شتێکەڵێ لە وڵاتانی تروانێ 3 مانگ پێشەوە پلاندا ئەنێ چۆن سەیرانەکە بکات و چی بخوات و چی نەخوا ئێمە تەنانەت لەوەشە يعني ئەو نەبوونی دەوڵەت مەبەسم ئەوەیە لە سەیرانیشە ڕەنگەداتەوە نەک لە کاری سیاسی گەورەی وەکو ئەوەی ئەمڕۆ ڕوبەڕووی گەلی کوردستانە بێتەوە ئەوە وای کردووە ئێمەگەر بەڕاستی ئەو هەڕەشانە نەبووایە پێویستەکە وای کردووە ئێستا بڵێن ینی من حەزەکەم شتەکە وەکو خۆی باسکەم ئێستا لەبەر ئەوەی هیچ نەبێمە هەرێمی کوردستان هەیە هیچ نەبێ قوارەیەکمان هەیە ئەم قوارەیە ئەم ئیدارەی کە ئێستا دروست بووە نوێیە ئەزمونێکی زۆری نییە ئەمە وای کردووە هەر خەڵک کۆ بێتەوە لەم ئیدارەی کە ئێستا هەیە و خەڵکیش پشتیوانێکەوە پێش خۆشە بەردەوام بێ بەڵام ئەو ئینەک تەمەنەکەی کەمە من مەبەسم ئەوە بوو ئەگەر بێگومان تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان 400 ساڵ 500 ساڵ بووە بە تەکید ئێستا ئەو ینی پەرلەمان خۆی هەر پێویستی بەوە ناکرد پەرلەمان کۆبوونەوەیکی کردو ئێمە شەڕەکەین ئێمە ڕوبەڕووی فلان هێزە بینەوە یا فلان هێز نبینەوە پەرلەمان خۆی بڕیاری کارێدا کاک دڵشاد تا چەند لەگەڵ ئەو بۆچوونەی کە ئەگەر لە ماوەی ڕابردوودا کۆنگرێ نەتەوەی ببەسترایە و ناکۆکی لایەنە سیاسیەکان کێشەی بۆ دروست نەکردایە ئێستا کورد بە قووەتێکی ترەوە بەرەنگاری ئەو دوژمنە ئەبووەوە کە ڕووی تێکردووە بەڵێ خۆی کۆنگرەی نەتەوەی مەسلەیەکی گرنگ بووە کە پێویست بوو چەند ماوەیەکی زۆر دەبا بەر لە ئێستا ببەسترا وایە بەڵام دیارە ئەو کۆسپانی هاتنە ڕیان ئەو گرفتانەی هاتنە پێشەوە یا با بڵێن ڕووداوی خێرا هاتنە پێشەوە وایان کردووە کە مەسلەکە دوا بکەوێ بەڵام من پێم وایە ئەگەر کۆنگرەی نەتەوەیش نەبای خۆ دەکرا ئێمە لە ئاستی کوردستان لە باشوور یعنی لە باشوور ئێمە کۆمەڵێک شت هەیە بۆ نمونە من دەڵێم ئەگەر کۆدەنجینە بێ بەڵام هەندێک جار هەندێک دامەزراوە هەندێک پێکهاتی سیاسی هەندێک دامەزراوە دروستکراوە زۆر جار لە بەرژەوەندی و بەخێر بۆ خەڵکو و تانانەت هێزە سیاسەکانی سوڕات بۆ نمونە ینی ئێمە ئەگەر تێبینی بکەین بەر لە ڕاپەڕین ئەگەر بە هاتووە بەرەیەکی کوردستان نەبووە هێزەکان لە بەرەیە کۆنە ببانەوە دیسان من پێم وایە کە داخلی ڕاپەڕین دەبوو شارەکانە بوون هەستمان بەوە دەکرد کە ئەتیجاهات بەرەو شتێکە بەڵام دیسان ئێستا دەڵێم ینی بەر لەوەی ئەو ڕووداوە گەورە بێتە پێشەوە ئێمە هەرچەندە بە پێکێنانی پەرلەمان دواکەوت حکوومەت دواکوت بەڵام لەگەڵەوەشە هەست دەکەی پەرلەمان کە هەموو هێزە سیاسەکانی تێدا و حکوومەت تشکیل بووە و لەگەڵەوەشدا سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە هەیە یعنی ئەو دامەزراوانە شتێک باش بوو بۆی کە تەعامل بۆ نمونە کە ڕۆژاوا وڵاتان تەعامل لەگەڵ ئەو ناوەندا ناکەن ببورن و هەروەها من بەواڵم یعنی بۆ نمونە ئێمە ئەگەر کۆنگرەی نەتەوەی لەولادانن پارچەکانی تر لەولادانن بەڵام بین باشوور سیرکەین یعنی بۆ نمونە بەڕاستی خەڵک زۆر گلەی لەوە دەکە ئێمە کە سەیری بەرەکانی شەڕ بکەین ئاڵای ئەحزاب ببین ئەوە کارەساتێکی گەورەیە چکە خەڵکی کوردستان دەڵێ پێشمەرگە لە شەڕە من نەمبیستوە خەڵکی کوردستان کەسێک بڵێ فلان پێشمەرگە فلان حزب لە شەڕەکانە بەداخەوە من دەمێکە تێبینیم کردویان هەتا لە هەستەکرم هێزە سیاسەکان وە پیشاندن کە فلان حزب لە فلان شوێنێ بەداخەوە ئێمە خەڵکی کوردستان ئەوەی نایە دەڵێ پێشمەرگە لە جەبهەکانی شەڕە بۆیە ئەو دامەزراوانە دەکری ئێمە کاریان لەسەر بکەین یعنی نەدەکرا بە بڵێن بە بڕیارێک سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵێ قەدەغەی هیچ ئاڵای حزبێک یا با بەڕەنجی ئەحزاب لە جەبهەکانە هەبێ لە ناو هێزی پێشمەرگە کوردستاندا هەبێ یعنی مەفروض ئەو پێشتر ئەو ڕێککەوتنە پێشتر بوو باید چکە ئێمە بۆ نمونە پەرلەمان کە هەیە هێزە سیاسەکانی تێدایە خەڵکی کوردستان کە دەنجیان پێداون و حکوومەت کە دامەزراوە ئەو دامەزرانەی ئەو مؤسساتانە لە وەختێکدا بە پێش ئەو ڕووداوانە کەوت یعنی من پێم وایە ئەوە زۆر مەسلەیەکی گرنگ بووە ئەگەر چەند لەگەڵ ئەوەیە دوای ڕێککەوتنەکە خەتەرشی تا چەند لەگەڵ ئەوەیە کە لە ئێستاە بارودۆخێکی نوێتر ئەتوانین بڵێن لە چاو قۆناغی ڕابردوو هاتوۆتە پێشەوە ئایا باشتر نییە کوتلە سیاسەکانی ناو پەرلەمانی کوردستان پرۆژە بڕیارێک بۆ نمونە پەسەند بکەن یا تاوتوێ بکەن کە
جۆرێک لە پەیماننامە بێ لە نێوان سرجەم لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان کە ئێستا هەر چواریان لە بەرەکانی شەڕابێکەوە جەنگن ینی بۆ لە ڕووی سیاسی شەوە نەبێ ئەم ڕێکەوتنە بەڵێ نەنە بەڵێ زۆر ڕاستە ئیسپاتیش کراوە کە لە کوردستاندا یعنی عادەتەن ڕێککەوتنی سیاسی دەکەوێتە پێش ڕێککەوتن لەسەر پێکێنانی حکوومەت و دامەزراوە شەرعەکان بەداخەوە کە مەفروزە وانە بە ئێمە بینیمان کە لە پەرلەمانی شەروا بوو ڕێککەوتنی سیاسی ئینجا دامەزراوەکان دادەمەزرێن بەوە مەسلەیەکی زۆر گرنگە و لەبەرەوە حەقی خۆیەتی بەڕاستی کە پێویستە شتێک لەو بابەت میساقێک شتێک لەو بابەت ئیمزا بکرێت کە کۆتایی بۆ مەسائلانە بێنێ من پێم وایە زۆر مەسلەیەکی گرنگە کە کۆدەنجەکە ئیدی ببێتە مەسلەیەکی گرنگ ئێمە ئێستا فەرمەوە هاوپەیمان هاوپەیمانانیش وڵاتان دنیاش لە ئاست قەزیەکە هاتوونەتە پێشەوە بۆیە من بە گرنگی دەزانم کە پێویستە ئێمە لەو مەسلەیەوە کە مەسلەی کۆدەنجە پاشەکشەی لێ نەکرد وە پێم وایە بەڕاستی دەبێت هێزە سیاسەکان بێنە ئاستی ئەو کۆدەنجە من هەز دەکەم ئێستا کۆدەنجێک دروست بۆ وەک باسم کرد چۆن خەڵکی کوردستان شەقام و چۆن لایەنەکانی تر با بڵێن هێزە دەرەچیەکان و لە هەمووی گرنگتر من دەتوانم ئیشارەی پێ بکەم کە بڵێم یەک لە ئەسبابەکانی نزیکبوونەوەی هێزە سیاسەن کە بەداخەوە دەڵێم کۆدەنجێک لە دەرەوەی هەرێمی کوردستانی بۆ نمونە هێزەکانی وڵاتانی ڕۆژاوە هەمانە تەنانەت ئێستا گەر سەیر بکەین ینی هێزە ئەقلیمیەکانیش ئێران و تورکیا هەردووچیان لەگەڵەوەن ئێستا بۆ نمونونەکە بنسبەت ئەو هەڕەشەی کە ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆتەوە هەردووچیان پێیان وایە کە خۆیان وە پیشاندن کە فعلەن هاوکارن و دیارە هاتوونەتە مەیدانیش من دەڵێم ئەوە ڕەنگەت کاریگەری هەبێت لەسەر هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە مادام هێزەکانی دەرەوە و مادام هێز ئەقلیمیەکان کە زۆر زار باز لەوە دەکرا هەرێمی کوردستان دابەشە لەسەر هێز ئەقلیمیەکان کەواتە ئێستا هێز ئەقلیمیەکان کۆدەنج لەگەڵەوەی کە ڕوبەرووی ئەو مەتریسە بێتەوە کە ئەو مەتریسە هەڕەشە دەکات لەسەر هەرێمی کوردستان ئەوە بە دەوری خۆی کاریگەری هەیە لەسەر هێزە سیاسەکە من پێم وایە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری هەیە بەڵام لەگەڵەوەش دەبا لە بەرژەوەندی خەڵک بسوڕێتەوە کە بە پێچەوانەوە یعنی فعلەن هەوڵ بدرێت کاک دڵشاد وەکو تۆ باسە کرد لەسەر شەقام هاوڵاتی ئەم کۆدەنگی زۆر بەلاوە باشە بە شتێکی پیرۆزی ئەزانێ چۆن وا بکرێت کە ئەم کۆدەنگە دەستی پێوە بگیرێ لە دوای کۆتایی هاتنی ئەم ئەزمەیە ئەم کۆدەنگیە هەر بمێنێ لە ئاستە سیاسیەکە و وەکو ڕۆژنامەنووسێکی ژەمەوە لێو بپرسم میدیا تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەم کۆدەنگیە لەسەر دروستکردنی ئەم کۆدەنگیە فعلا بە کۆدەنجی میدیا کاریگەری خۆی هەیە لەسەرەوە کە دەنجی شەقام دەگوازێتەوە دەنجی هێزە سیاسەکان تەنانەت هەروەها وێنەکانی مەترسیەکانی کە ڕوبەرووی هەرێمی کوردستان دەبنەوە کاریگەری خۆی بینیوە بۆیە بەڕای من زۆر گرنگە هێزە سیاسیەکان دامەزراوەکان ئەوانێک کە هەمانە پەرلەمان کە هەموو هێزە سیاسەکان لەوێدا لە نەتیجە بەیەک دەگەن بڕیار دەدەن یاسا دەرەکەن و حکوومەتیش بە هەمان شێوە کە سەرۆکایەتی هەرێمیشمانێ وەکو ناوەندێکی بڕیار بۆ منە کەسێرێکن ئێستا دنیای دەرەوە پەیوەندیەکانیان لەسەر ئاستی ئەو مؤسسە و دامەزراوانەیە بۆیە ناکرێت بۆ نمونە سەرۆکی وڵاتێک تەلەفۆن لەگە سەرۆکی هەرێمی کوردستانەکە بۆ مەشەوەی ڕابردوو سەرۆکی فەرەنسا سەرۆک وەزیرانی بەریتانیا کەواتە ئێمە شتێک ڕخساوە زمینێکی مؤسسات بۆیە هەوڵ بدەن بەڕاستی ینی میساقێک شتێک لەو بابەتە ئیمزا بکرێ ینی کۆتایی بۆ بێنێ کە کۆدەنجی زۆر گرنگە ینی ئێمە ئەگەر بگەڕێن و مێژوو کۆدەنجەکانمان زۆر جار ئەگەر پێش ڕووداویش کەوتم بە فترەیەکی کەم کاریگەری خۆی بینیوە یعنی من بۆیە بازەوەلەوە دەکەم بەڵام ئەگەر بهاتەوە ئێمە بارودۆخمان بارودۆخی ساڵی 2011 یا بارودۆخمان بارودۆخی سەردەمێک باە کە ئێمە حکوومەت دروست نەکراوە پەرلەمان پێک نەهێنراوە لە دوای ئەوەش مەترسیەکان ڕوبەرومان بۆ ئێستا هەست دەکەین هەموو هێزە سیاسەکان کە لە پەرلەمان و هێزەکانی تریش کۆدەنگن کە دەنجیشیان نێناوە لە دەرەوەی پەرلەمانیشن هەمویان یەک مەسلە کۆیان دەکات ئەوش مەسلەی ئەو مەترسیانەیە و ئەو کۆدەنجێ بەڕاستی مەسلەیەکە کە دەبێت کاری بۆ بکرێت ینی لەوە زیاتر چی ئێستا خوێنی هەموو پارچەکانی کوردستان لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا تێکەڵاو بە من پێم وایە و هەستیش پێ دەکرێت لە ئاستی هێزە سیاسەکان تەنانەت لە ئاستی دامەزراوەکاندا بۆن بوونە من ئەگەر نمونەیەک بۆ جەنابتان بێنمەوە ینی بەر لەوەی شەڕەکە دەست پێ بکە کە سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەرەکانی شەڕی کرد یەک لەو بەرانی کە ڕۆژ ئاوایی بە ڕووباری دیزلە بوو یا بە بڵێن محوەری دیزلە لەوێ بە پێشمەرگەکانی چۆن ئێرە دەپارێزن پێویستە ڕۆژاوای کوردستانیش بپارێزن کەواتە یعنی شتێک هاتە پێشەوە کە بەر لەوەی مەتریسەکە بگاتە ئاسی پێکدادانیش ینی نەتیجەیەک ئاماژەیەک هاتە پێشەوە بۆیە دەکرێت مادەم ئێمە ئەو تەجروبەیەمان بینی و ئەگەر مەترسی هێزە وڵاتانی دەرەوەشە مەترسی هێزە دەرەچەکانیشە کەواتە ئێستا ئێمە شەڕێک دەکەن کە هێزەکانی دنیای دەرەوە بەریتانیا ئەمریکایە بە فەڕەنسای هەمومان پشتیوانیمان لێکن هێزی تریش وا دێتە مەیدان
تەنانەت هێز ئەقلیمیەکانی یعنی من دەتوانم بڵێم ئەو یەکەم جارە لە کوردستاندا لە مەژووی ئێمەدا ئێمە کە شەڕێک دەکەین دنیا لەگەڵتە هێز ئەقلیمیەکانیش دەگەڵتە جا باشە ئێمە کە ڕوبەڕووی مەتریسیەکی وابینەوە دنیا پشتیوانی مەمکە تەنانەت هێز ئەقلیمیەکانیش ئەو جا بەرژەوەندیان وا بخوازێکە ئەوانیش مەتریسی هەرێمی کوردستان بە مەتریسی خۆیان بزانن کەواتە چی دەمێنێتەوە بە هێزە سیاسیەکان من پێم وایە بەڕاستی ئەوە هیچ شتێک نامێنێتەوە کە هێزە سیاسیەکان لەو ئاستی ئەو ڕووداوە گەورەیە بێدەنگ بنیان نەتوانن بەڕاستی کار لەسەر کۆدەنجی کوردستان بکەن کۆدەنجەکە نەکرد لە کاتی ڕوبەڕووبوونی مەترسی وا لە بیریشمان نەچێ یعنی بە دوور نازانێت ئەو ڕووداوانە جارێت دوا بکەن درێژە بچێشێ چونکە دیارە ڕۆژاوا کە مەسلەی ئەوەی کە چەکەکە پرچەکی هەیە کوردستان دەکە باز لەوە دەکات کە هەوڵ بدرێ ئەو مەتریسیا یان بابڕێن تیرۆر بەڕاستی لێرە تێک بشێنرێ یان دەڵێ ئەمریکەکان دەڵێن ئێمە لەگەڵتانین تا بێگزاری تیرۆر تێک دەشێنین تەمان تیرۆر زارە دیار نەکەی تێک دەشێ بۆیە زەروری سیاسەکان ئەو کۆدەنجە بەرداویم پێ بدەن بەڵێ دەستە خۆش بێت مامۆستا دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان پەرلەمان سەرۆکاتی هەرێمی کوردستان حکوومەت چیان پێ ئەکرێت بۆ زەمان بن بۆ ئەوەی کە ئەم کۆدەنگی و یەکدەنگیە لە دوای ئەم ئەزمەیە شۆ بمێنێتەوە پێشتر من باسی ئەوم کردوتم پێشتر مەترسی ینی ئەو مەترسی کە بەردەوام لەسەر هەرێمە جاران نەئەبینرا بەو شێوەیە ئێستا زەق بۆتەوە هەمووی ئێستا زەق بۆتەوە و چارەنووسی عێراق بۆ خۆی وەکو دەوڵەتێک ینی من ماوەیەک لەوە پێش وام ینی وا سێرمە کرد کە عێراق وەکو دەوڵەت نەماوەتەوە وەکو دەوڵات ئەو دەوڵەتە هەڵوەشاوەتەوە ئەو جار بۆیە ئێستا ئەتوان بڵێم پێشتر داعش نزیکی سنوورەکانی هەرێمی کوردستان بەو شێوە نەبوو هەندێک جار نزیکی کەرکووک هاتەوە بۆ لە جەلەولاو هەندێک شوێن ئەوە تۆزێک پەنجە بادان و دەست بادانەوانی تیا بوو بەس نەگەیشت بۆ ئەوەی هەوڵی ملشکاندن یەکتر وا بەرچاوەکەوتیش نەبێ بەڵام ئێستا ینی لەم ماوەی ڕابردلەوەتەی پەلاماری سنجار و مەخمور و شوێنەکانی تری کوردستان دراوە حکوومەتی هەرێمی کوردستان سەلماندی ینی هەرێمی کوردستان بەگشتی سەلماندی کە ئەتوانێ ڕوبەڕووی مەترسیەکان بێتەوە هەرچەند ئامادەکاری هەبووە بەس ئەو ئامادەکاریە و چاوەڕێ نەکراوە عێراق دەوڵەتە ئەو هەموو فەرقە عەسکەریە هەبووە ئەو هەموو چەک و زەخیرە و تواناوینەی هەبووە لە ماوەی چەند ڕۆژێکە 3 ڕۆژ 4 ڕۆژە هەمووی هەڵوەشایەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەو تواناکەمەی کە هەشی بووە بەڵام توانی ڕوبەڕووی ئەو ئەرهابە بێتەوە و من بە پێچەوانەی زۆربەی ئەو خەڵکی کە سەیری ڕووداوەکە ئەکەن وەکو ئەوەی کارەساتێکی نەتەوەی گەورە ڕوویدابێن بە پێچەوانەوە پێم وایە ئەوەی کە ئێستا ڕوویداوە ئێستا ڕاستە زیانمان لێکەوتۆ لە زۆر شوێنە شەهیدمان هەیە قوربانی زۆرمان هەیە زۆر شوێن وێران بووە بەڵام ئەومان بیر نەچێ نقطەیەکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە دەوڵەت بەشێکی زۆر لە دەوڵەتە گرنگەکانی گیان کە زۆر جار بڕیار بەدەستن ئەوانە هەموو سۆزی خۆیان لەگەڵ هەرێمی کوردستانەیە و ئەوانە پێیان وایە کە ئەبێ ئێستا پارێزگاری لە سنووری هەرێمی کوردستان بکرێ و کوردستان من لەسەر زاری بەشێکی زۆری مەسئول ئەمریکەکان وان بیستووە یا سیاسی ئەوروپیەکان ئەڵێ ئەوەی کە زامنکەری دیموکراسی و پێشکەوتنخوازی و نازانم قیەمی حەزاری غەربی ئەوانە بێ هەرێمی کوردستانە بۆیە ئەوانە وەکو دۆستێکە بەسێرکەن ئەوانە نزیکترین دۆستی ئێمەن و ئەوانە ئەو منطقەی کوردستان شوێنێکە کە ڕووناکی تیابینین ئێمە بۆیە ئەبێ ئەو ڕووناکیە لە دەستمان دەنەچێت قسەکانی ئۆباماش هەر بە هەمان شێوە باشە بەڵام ئەمە لە ئاسی ناوخۆییە پێویستی بەوە نییە کە کورتخۆشی ئامادەی ئەوەی تیابێکە دۆستایەتی لەگەڵ هێزە گەورانە بکەوە ئەو هێزە گەورانە وا لێ بکە کە ئەم ڕووناکیە ڕووناکتر ببینن بۆی پارێزن من پێم وایە ئەبێ ئێمە لە هەموو شتێکە پێداچینەوەی بکەین بە کارەکانی خۆمانە ئێمە ئەگەر گەورەترین سەرکەوتنیشمان بەدەستێنا ئەو سەرکەوتنێکە خۆمان پێوە بینیوە ئەو سەرکەوتنە هەمووی بەدی بێ هێشتا ئەبێ بە خۆمانە بچینەوە هەڵە و کەم و کورتەکانی خۆمان دەستنیشانکەین وەکو نمونەیەڵێ من ئێمە هێزی دژە تیرۆرمان هەیە ژمارەی کەمە لە چاو ئەوەی کە ئەبوایە هیچ یەک لیوای
بەهێزمان هەبووە نەک لیوایە چەند لیوایەکی لەو بابەتە ئەمە بەسم دژە ترۆر خۆی نییە هێزێکی من نامێ باسی هەموو هێزەکان بکەم بڵێم ئەم هێزە لە فلانشون ئەو هێز لە فلانشون بەس هێزی پێشمەرگەی کوردستان بەگشتی وەکو جەناب باست کرد ئەڵم هێزی پێشمەرگە ئەو هێزی پێشمەرگە بەڕاستی ئەبێ باشترین چەکی پێبێ باشترین ڕاهێنان و مەشق و ئەوانەی هەبێ و باشترین ئیمکانیاتی لە بەردەست بێت چونکە مەترسیەکان گەورە مەترسیەکە هی ئەوە نییە بڵێ وڵا ئەم مەترسیە ئێستا هەیە هەفتەیەکی تر نامێنە نه نەخێر ئەو جار مەسلەی کۆدەنگیش من پێم باشە کارێکی وا بکەین ئێمە نەک تەنها پەرلەمان و سەرۆکاتی هەرێم و حکومەت هەبێ هەوڵدەین موەسسەیەکی شەبێ چۆن لە ئەمریکا لە زۆربەی وڵاتەکان مەجلسی شیوخ و نواب هەیە لای خۆشمان ئەنجومەنێکی وا هەبێ کە هێزی سیاسەکان نوێنەریان هەبێ لەوێ یا پارێزگاکان نوێنەری خۆیان هەبێ بە تایبەتی پارێزگاکان سە بڵێن لە زۆر وڵات وایە پارێزگاکان ئەتوان ئەنجومەنی پارێزگاکان هەیە یعنی ئەنجومەنی هەموو پارێزگاکان هەیە با بڵێن ناوێنێ هەرچی ئەوە مشکلێکی ترە ئەو ئەنجومەنە ڤیتۆ هەیە لەسەر پەرلەمان خۆی و ئەو ئەتوانێت شان بەشانی سەرۆکاتی هەرێم و حکومەت و ئەوانە دەنگێک بێ کە دەور ببینێت لە ڕووداوەکانە بۆیە ینی لە قۆناغی داهاتووە ئەو یەک ڕیزی و یەک دەنگی کە ئێستا دروست بووە ئەبێ بۆ زۆربەی شتەکان هەبێ بەس ئەوە ناگەێنێ ئێمە ئەو کەم و کوڕیانێک کە هەیە لی بێدەنگ بی من ئەوە ناڵێم من لایەنگری ئەوەم ئێمە ئەبێ کۆمەڵێکی کراوەمان هەبێ کراوە بەسەر خۆمانە و بەسەر خەڵکی تریشە و هەوڵیش دەین ئەو کەم و کورتیانەشی هەیە هندی ینی بە کراوی قسەیان لەسەر بکەین و هیچ نەکەین بڵێن ینی بڵێن شەرم بکەین لەوەی کە بڵێن فلان نوقسانیمانە یا فلان کەم و کورتیمانەیە بە عەلەنی باسیکەن و هەوڵدەین لاجیان بۆ بزنەوە کاک دڵشاد وەکو دوا پرسیار بۆ جەنابەت ئەگە بکرێ بە کورتیش وەڵام من بێتەوە سواسە یەکەم ئەمەی کە ئێستا باسی یەکەین و ئەم قۆناغی کە ئێستا کورتپیاتی ئەپەڕێ ئەمەش وەکو تەجروبەیەکی تری وەک ئەوانەی ڕابردوو سیر بکەین یان دۆخەکە گۆڕاوە و ئەمە ئەزمونێکی تازەیە و ئەمە کۆدەنگیەکی تازەیە کە لەناو کووردا دروستە بێ و لەبەرەوەی مەترسیەکە حەجمەکەی زۆر گەورەترە لەوانێکە لە ڕابردووە هەبوو. بەڵێ من پێم وایە بە ڕووداوەکان زۆر خێران بۆیە دەبێت هێزە سیاسەکانیش کە باسی هێزە سیاسەکانەکەن لەبەرەوەی هێزە سیاسەکان کە لە پەرلەمان و دەروی پەرلەمانیشن ئەوان حیوار دەکەن ئەوان بڕیار دەدەن ئەوان قسە لەسەر مەوزوعەکانەکەن من پێم وایە ڕووداوەکان زۆر خێران چۆن لە نوێی حوزەیران شتێک هاتە پێشەوە جیاواز بێ لەوەی پێشخۆی من پێم وایە لەم چەند ڕۆژەش پاش هەڕەشەکانی شەڕ و پێکدادانی پێشمە لەگەڵ هێزی تیرۆرستان و هاتنە مەیدانی هێزە گەورە نێودەوڵەتیەکان هێزە گەورەکان تەنانەت بەنەتەوەی گرتوەکانی شەوکە هەمویان لەسەرەوە یەکڕان کە پشتیوانی هەرێمی کوردستان بکرێت ئەوە حەدەسێکی تر زارێکی ڕووداوێکی تر هاتوتە پێشەوە و سیر دەکەین ئێمە ئەو ڕووداوە زۆر گەورەیە بۆیە پێویستە بەڕاستی لە هەرێمی کوردستان هێزە سیاسەکان کۆدەنجەکە بە زۆرێک سیر بکەن کە زۆر گرنگە من تەنانەت نمونەیەک ئەگە لەسەرەوە بێنمە بەداخۆ ئێمە تا سیرمان نەکرد لەگەڵ لەسەر لە ئاستی بەرامبەر بەغدا ئەگەر کۆدەنجێکنەوە بە ئێستا هەز دەکەین نەکە ئێمە یعنی هەز دەکەین دەرەوە کۆدەنجی دروستەکە و دەرەوە پێش ئێمە ئەکەوێت یعنی مەفروض ئێمە لەناو خۆمان نەز دەکەم زۆر جار ئێمە نابێت دواب بکەوین لە کۆدەنجی یا نابێت لەسەر بیرروڕای لەسەر چەند مەسلەیەکدا کە لە نەتیجە بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێدایە نابێت دەرەوە هانمامدای ئێمە پاشەوان بین و هەرچەندە ئەوەش هەر بەخێر سوڕاوەتەوە بۆرم ئێستا مەسەلەی گۆڕینی حکوومەت لە بەغدا و کێشانی کە دروست بوون یعنی هەز دەکەم دەرەوە کۆدەنجەکەی کرد کە دەتوانم بڵێم پێش هەرێمی کوردستان پێش هێزی سیاسەکان کەوتەوە بۆرم نەفەرم و ئێستا ئێران خۆی وڵاتانی تر دیسان ئەوروپا هەمویان و ئەمریکا هەمویان کە دەڵێن بەڕاستی پێویستە گۆڕانکاری لە عێراقدا بکرێت زۆر گرنگە کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە دوای دڵشاد وەسانی بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی خەبات زۆر سوپاس لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان نبوو ببوورە کە قسەکانم پێ بڕێت دەبەرەوەی کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە مامۆستا ئەگەر لە پرسیار لە جەنابیش بکەم عەرک نەبێ بە کورتی وەڵام بێتەوە ئەمەش وەکو ئەزمونانی ڕابردوو سیر بکەین کە هێزەکان لە پارچەکانی تری کوردستانەوە بوون بە هاوکار بۆ پارچەکانی تر یان ئەزمونەکە گۆڕاوە قۆناغەکە جیاوازە کۆدەنگێکی ئەمجار شتێکی تر من پێم وایە یەکەم دیاردەی ئەم دیاردەی داعشی کە ئێستا ینی بڵێن لە بەرچاوە ئەمە دیاردەیەکی کورتخانە
لە ناوچێ ئەتوان بڵێم لە ئەوەی کە من زانیاریم هەبێ ئەتوان بڵێم لە زۆربەی شوێنەکان توێژی تێکشکانی گەورە هات زەمان چێ بۆ دوای ئەوەی کە ئەم هێزە کۆتایی پێهات بۆ نمونە کۆدەنگەکە بگاتە ئاستی سەرخستنی کۆنگرەی نەتەوەی ئەمجار ئێمەش بەڕاستی ئەوەی وەکو کۆدەنگی ئێمە لەبەر ئەوەی دەوڵەتمان یعنی وەکو دەوڵات وەکو بڵێن دەوڵەتی بریتانیا یا فەرەنسا ئەو دەوڵەتی وامانەیە بۆیە یەکێک لە ینی ڕەکیزە ئەساسیەکانێکی بڵێن کۆڵەکە گرنگەکان کە ئەبێ ئێمە دەستی پێوە بگرین ئەو یەک ڕیزی و ئەوەی خۆمان لە ناو نەدەین و ئەوە وای کردووە کە بەڕاستی سە هەموو هەر لە ئەمریکاوە تا ئێران و تا برا عەرەبەکان و تورکمان و تورک و نازان فارس و هەموو چیان لە حکوومەتی هەرێم ئەبزان حکوومەتی هەرێم بەرەوکوێ هەنگاوانەیە چونکە ئەو کۆدەنگی وای کردووە هەرێم ببێتە ئەو جێگە هیوایی هەموو ئەو لایەنانە و ئێمە بێ شانازی پێ بکەن و زیاتر پشتیوانی لێ بەڵێ زۆر سپاس ئەگەڵ مامۆستا جعفەر ئەندامی پێشوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ سپاس بۆ دڵشاد وەسانی بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی خەباتکە لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا بینەری ئێمە بوون تا بێگەشتنەوەمان هەموو لایەکتان خۆشەویست